بێگومان ساڵانە چەندین پێشانگای نێودەوڵەتی دەکرێتەوە لە هەرێمی کوردستان و لە ناو شاری سلێمانیش کە کۆمەڵێک لە کۆمپانیا و بڵێن وەبەرهێنەرەکان بەشداری تیاکەن و کاڵەکانی خۆیانە خەنە ڕوو ئەوانەشی کە بڵین کۆمپانیای گەورەن هەوڵ دەدەن بریکاریان لە هەرێمی کوردستان دەست بکەوێ خەڵکە چێ بۆی کە بریکارنامەیان لێ وەرگێت و بتوانێت بەرهەمەکانی ئەوان بێنێ. بەڵام ئەم ساڵ و ئەمڕۆ بە تایبەتی ئەمڕۆ لە پێشانگای نێودوڵەتی سلێمانی پێشانگایەکەکرێتەوە تایبەتە بە کارگە و وەبەرهێنانی نیشتیمانی، یعنی ئەوانەی کە ئەو کاڵایەنەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت. خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کارگەی زۆر هەیە کە بەرهەمی خۆماڵی دەخەنە بازار و ئێمەش ڕۆژانە لە مارکێتەکان دەیکڕین و بەکاری دەهێنین. ئەمڕۆژ لە ناوچەی تاسلوجە لە شاری سلێمانی و بە تایبەتی لە ناو پێشانگای نێودوڵەتی سلێمانی ئەم پێشانگای وەبەرهێنانە و پێشانگای کارگە وەبەرهێنانی نیشتیمانیە دەکرێتەوە. ئێمە بۆی کە زیاتر زانیاریمان هەبێ لەبارەی ئەم پێشانگایەوە لەم پێشانگایە چی ڕوودەدا و بۆچی کراوەتەوە ئامانجەکەی چییە لە ناو پێشانگای نێودوڵەتی سلێمانیەوە مەڕوان حەمەخورشید بەڕێوەبەری ڕاگەیاندنی پێشانگای نێودوڵەتی سلێمانیمان لەگەڵایە. کاک مەڕوان ئەم کاتت باش یەکەم پرسیار بۆ دەست پێ دەکەم ئامانجیکردنەوەی ئەم پێشانگایە چییە لەم ساڵە بە تایبەتی یەکەم یعنی پێدەچێت یەکەم جۆر لەو ناو پێشانگایانە بکە بکرێتەوە لە سەر ئاستی هەرێمی کوردستان بۆ وەبەرهێنی نیشتیمانی. بەیانی کوردستانیان باش ئەم کاتەی ئێوەی بەڕێزیش باش پێشەنگای پیشەسازی وەبەرهێنانی نیشتیمانی کە ئەمڕۆ سعات 11 بەیانی ئەکرێتەوە تا 13 مانگ بەردەوامە بێ ڕۆژانە لە 11 تاوەکو حوتی ئێوارە پێشوازی لە سەردانیکاران و بازرگانان و خاوەنکاران دەکەین. ئامانجی ئەم پێشەنگایە گرنگیدانە بە بەرهەمی ناوخۆیی گرنگیدانە و بژانەوەی ئەو بەرهەمانی کە لەم وڵاتە ئەنجامەدرێ. ئێمە ئەیامێک بوو زمانێک بوو سەنع فی العێراق و بەرهەمە ناوخۆیەکانی وڵات هەناردە ئەکرا بە وڵاتان، بەڵام دواتر بووینە وڵاتێکی هاوردەکەت ئەم پێشەنگا ئەنجام ڕێخستنی ئەم پێشەنگایانە گرنگە بەرهەم و کاڵای خۆمان نمایش بکەین تاوەکو بازرگانان بتوانن گرێبەست واژوو بکەن بریکاری بەرهەمەکانی خۆمان بن، بەرهەمەکانی خۆمان بخەنە بازارەوە، هاوڵاتیان بتوانن بەرهەمەکانی وڵاتی خۆمان بەکاربێنین، لە وڵاتێکی هاوردەکەرەوە ببینە وڵاتێکی هەناردەکەر گەشە بە بەرهەمە ناوخۆیەکان بین. بۆیە خۆشبەختانە ئەم پێشەنگایە بە ڕێژەیەکی زۆر کارگە ناوخۆیی کۆمپانیەکان لەسەر مستەوای عێراق و کوردستان بەشداریان تێدا کردووە. کاک مەڕوان ئەو کۆمپانیا و کارگانی کە بەشداریان کردو زیاتر لە چ بوارێکدان بەرهەمەکان و شمەکەکانیان چی؟ بوارەکان گشتگیرن طبعاً بۆ ژماری بەشداریەکان 90 بەشدار بوومان هەیە لە دوو هۆڵی تایبەت ئاکرێم ساڵ، هۆڵی گەورەی پێشەنگا و هۆڵی VIP پێشەنگا. هۆڵی VIPەکە پیشەسازی عێراقیە، هۆڵی گەورەکە پیشەسازی گشتی وەبەرهێنانی نیشتیمانیە. ئەو بوارانی کە بەشدار بوون بابەتی پیشەسازی خۆراکی لە لاوەکی و سەرەکی، چیمەنتۆ، بەرهەمەکانی چیمەنتۆ هەمووی کارگەی گەورەی چیمەنتۆ، بەرهەمەکانی ئاسن هەر کارێک کە بە ئاسن ئەکرێ بەرهەمەکانی ئاسن بەشداریان کردووە، کارتۆن سازی، پاکەرەوە، زۆر بابەتی تر کە بەشداریان کردووە لەم پێشەنگایە. بەڵێ کاک مەڕوان ئەوەی کە ئاماژەشم پێکرد لە سەرەتای بەرنمەکەیە ئەمە چەندەمین جارە پێشانگایەکی لەو شێوەیە لە هەرێمی کوردستان بکرێتەوە بۆ پیشەسازی و بۆ بەرهێنانی نیشتیمانی، یعنی ئەمە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەندەمین جارە کەشتی وا دەکرێت. بە شانازیەوە دەڵین ئەمە یەکەمین پیشەسازی پێشەنگای پیشەسازی و بەرهێنانی نیشتیمانیە، یعنی بتوانین کامل کارگە و کۆمپانیان ناوخۆیەکان بەشداری بکەن لەسەر ئاستی کوردستان و عێراق. تا ئێستا پێشەنگە کراوە لە هەولێر، لە سلێمانی، لە بەغدا، لە هەموو شارەکانی عێراق هەر شوێنە کرابێ پێشەنگای نێودەوڵەتی بوون و کۆمپانیا بیانیەکان هاتوون کاڵاکانیان نمایش کردووە. بەڵام من یەکەمین جارە پێشەنگایەک بۆ بەرهێنانی نیشتیمانی و کارگە ناوخۆیی و کۆمپانیا ناوخۆیەکان بتوانن بەرەم و کاڵای وڵاتی خۆمان نمایش بکەن. بەڵێ کاک مەڕوان ئەمڕۆ یەکەم ڕۆژیکردنەوەی پێشانگاکە ئاستی هاتنی هاوڵاتیان بۆ ناو پێشانگاکە چۆنە و چاوەڕوان دەکرێت ڕێژەکە چۆن بێت بۆ پێیکە یەکەمین جارە پێشانگایەکی لەو جۆرە دەکرێتەوە.
کاژێری 11 پێشنگا کاکرێتەوە تا ئێستا پێشنگاکە نەکراوەتەوە لە دوای 11 دەرەکەوێ ئاسی سەردانیکاران بەڵام وەکو ڕوونکردنەوە ئەم پێشنگایە تەنها نمایشکردن و ناساندنی کاڵاو بەرهەمی کارگە و ناوخۆیەکانە ئەو کەسانی کە سەردانەکەن تایبەتن بە گرێ بە سواژووکردن کارکردن بە تایبەتی خاوەنکاران بازرگانان ئەو بەڕێزانی سەرمایهدارن تا بتوانن سەرمایە گوزاری بکەن لە وڵاتی خۆمانە بە کارکردن لەگەڵ ئەو کارگانەی کە بەرهەم و کاڵای وڵاتی خۆمان نمایشەکەن واتە تەنیا خاوەنکارەکان بەشداری دەکەن بۆ سەردانیکردن خاوەنکاران بازرگانان سەرمایهداران هاوڵاتیانیش دەتوانن سەردانکەن بەڵام ئەمە پێشنگایە واتە نمایشکردنی کاڵاو بەرهەم نەک فستیڤاڵی فرۆش و بازارکردن بۆ هاوڵاتیان باشە کاک مەروان ڕێژەی بەشداریکردنی کارگەکان و کۆمپانیاکان زیاتر بڵێن چ پارێزگایەک چ ناوچەیەک زیاتر بەشداری کردووە یعنی زۆرترین بەشداری لەکوێوە بووە خۆشبەختانە لە زۆربەی پارێزگاکان بەشداری کردووە بەڵام پارێزگای سلێمانی پشکی شێری هەیە لە بەشداریکردن لە هەولێر بەشداری کراوە لە بەغدا پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق بەشداریەکی باشیان هەیە لەم پێشنگایە بەڵێ پێوەرەکانی بەشداریکردن لە پێشانگایەکی وایە چییە بۆ کۆمپانیاکان و بۆ کارگەکان یعنی ئێوە کە ئەم پێشانگایەتان کردوێتەوە سەرپەرشتیەکان پێوەرێکی دیاریکراوە یا چەند پێوەرێکی دیاریکراو دانراوە بۆی کە ئاستی بڵێن کاڵاکانیان چییە چۆنێتی کاڵاکان کوالەتی کاڵاکان ئەمانە هیچی بڵێن کراوە بە مەرز بۆ بەشداریکردن بە دڵنیایی پێوەری ئێمە بە تایبەتی بۆ بەژاریکردنی ئەم پێشنگایە کە وەبەرێنانی نیشتیمانیە ئەبێ کارگەکە ناوخۆیی بێ لە وڵاتی خۆمانە کارگەی هەبێ بەرهەم و کاڵای ئینتاج کردبێ خسبێتێ بازارەوە هاوڵاتیانەوە بەرهەم و کاڵایە بناسن و لە ڕووی کوالێتیشەوە بەرهەم و کاڵاکانیان لە ئاستێکی پێویستە بێ کە هاوڵاتیان و بازرگانان بتوان سوودی لێ ببینن بۆ مەسلەی بازارسازی و کڕین و فرۆش لە وڵاتی خۆمانە. بەڵێ کاک مەروان ماوەی 2 ڕۆژ بۆ پێشانگایەکی ئاوا گرنگ کە ینی یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقی ژۆکو تۆ باسی کرد دەکرێتەوە ینی ماوەی 2 ڕۆژ کەم نییە بۆی کە زیاتر کارگەکان و کۆمپانیەکان خۆیان بناسیێنن بەو کەسانی کە ئایانەوێ کاریان لەگەڵا بکەن ببوورە بە ئەو ڕاستی کەمەوە 2 ڕۆژ نییە 4 ڕۆژە لە 10 تا 11 مانگە واتە هەینی کۆتا ڕۆژی پێشنگایە لەسەر مستەوای جیهان پێشنگاکان زۆرینەی 4 ڕۆژ 5 ڕۆژ بەس تەنهاش پێشنگای ئەگەر پێشنگایەک بکرێتەوە وەکو پێشنگای کتێبکە کڕین و فرۆشی تیابێت یاوە خۆ فستیڤاڵی بازارکردن بێ ئەوانە ڕۆژی زیاترە هیوادارم لەو 4 ڕۆژەیە بازرگانان و سەرمایهداران و خاوەنکاران بتوانن سەردان بکەن و ئەم دەرفەتە لە دەستمەدەن بۆی کە بۆکو بەڕێستە فەرمووی 4 ڕۆژەکە کەمە و کاتێکی دیاری کراوە ئەگەر بڵێن ئەم شێوازە لە بازاری ناساندنی کاڵاکانی کۆمپانیاکان و کارگەکان بەردەوام بێ چ کاریگەریەکیە بێت لەسەر زیاتر بە ناساندنی بڵێن بەرهەمی ناوخۆی و نیشتیمانی بە خەڵکی خۆشمان و دوجار ئەگەر بکرێت لە خۆشمان زیابێ بنێردێتە دەرەوەی هەرێمی کوردستان بە دڵنیایی کاریگەری خۆیە بێ ئێمە بزانین کە پێشەنگا پردی پەیوەندی نێوان کۆمپانیەکان و هاوڵاتیانە پردی پەیوەندی نێوان کۆمپانیا ناوخۆی بیانیەکانە ناساندنی کاڵایە بازارسازی سازکردنە بۆ بەرهەم و شمەک و ئەو کاڵایانەی کە بەرەمێنرێ لەسەر مستەوای جیهان و بە تایبەتی وڵاتی خۆمان ئێمە ئەم پێشەنگایە کە بەردەوام ئەبین لەسەری بەرهەم و کاڵا ناوخۆیەکان دەناسێنین بازارسازیان بۆ ئەنجامەدین ئەمانە هۆکارێکی گرنگ دەبێت بۆ بژانەوەی بەرهەمی ناوخۆی و هاوڵاتیان جارێکی تر ئاشت ئەەکەینەوە لەگەڵ بەرهەمی وڵاتی خۆمان بەرهەمی ناوخۆی تا بتوانین سوود لە بەرهەم و کاڵاکانی خۆمان ببینین. باشە ئێوە کە سەرەتا بانگەشەتان کرد بۆی کە پێشانگایەکی وا بکەنەوە ئاستی بە دەنگەوە هاتنی کارگە و کۆمپانیاکان چۆن بوو بۆ ئێوە ئەوانیان و چی؟ بەداخەوە لە وڵاتی ئێمە ئاسی تێگەیشتن و ڕۆشنبیری لە پێشەنگا و ئەنجامدانی پێشەنگان نەگەیشتۆتە ئاستێک تا هەر کاتێک کە بانگەشە بۆ پێشەنگایەکەکەی یەکسەر بە پێشوازی و بە سنگ فراوانی بێنە پێشەوە ماڵمانە بۆی کە تێبگەین لەوەی پێشەنگا چ گرنگیەکی بۆ وڵات
و بوونی پێشنگای نێودەوڵەتی لە هەر شارێک هێمای نێودەوڵەتی بوونی ئەو شارەیە و بەستنەوەی ئەو شارەیە بە جوگرافیای ئابووری وڵاتانی جیهان ناساندن و بازارکردنە بۆیە هیوادارین کۆمپانیا و کارگەکان لە پێشنگای ئاوایە کە ئەنجامە درێ خۆیان پێشوازی بکەن بێنە پێشەوە بۆ بەشداریکردن دەبینن لە وڵاتان گرنگترین پێشنگاکان ئەکرێنەوە زۆرترینی کۆمپانیەکان بەشدارە بن لەگەڵ هەموو ئەم لەمپەڕانەیە ئێمە زۆر سوپاسێکی تایبەتی کۆمپانیا و کارگە ناوخۆیەکانەکەین بە تایبەتی کارگە گەورەکان کە بەشدارن لێرە سپاسیانەکەین کە کاتی خۆیان بەخشی بۆی بەشدار بن و بەرەمەکانی خۆیان نمایشکەن ئێمە و ئەوان هەمومان بەیەکەوە هەوڵ دەین ئابووری وڵات ببوژێنینەوە دەست لە دەست بۆی بتوانین بەرهەمی وڵاتی خۆمان نمایشکەین. بەڵێ مەڕوان حەمە خورشید بەڕێوەری ڕاگەاندی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی زۆر سپاس دەکەین کە ئەو کاتەی خۆت بە ئێمە بەخشی و ئەو زانیاریانات پێداین.